بەرزی هاوینە بەرزی گەرما و بەرزی بەتاڵی کاتی منداڵەکانمان لە مەدرسەی خلاص بوون و لە ژوورێدان و سەریان بە قەولی کوردەواری دەڵا لێ ئەستور بۆ و نازانن چ بکەن بە دایک و بابەکان بە تایبەت و دایک و بابانەی کە پێیان خۆشە دایک و باوێکی باش بن و بەرنامەڕێژێکی جوان بۆ منداڵەکانیان بکەن ئەلانەکانێ سەریان لێ شێواوە کە دەبێت چ بکەیت و دەست پێ دەکەن لەوی دەپرسن دەتۆ منداڵەکە چ کلاسێکی بردۆ ئەو چ کارێکی بۆ ئەنجام بدەیت لە مشاورەکان چ کلاسایەکی بەرم چ بەرنامەیەکی بۆ بەرم ئیشکالی نێت تا ئێرە ئیشکال دەوەیدایە کە دایک و بابی خۆشەویست ئیدی زۆر جار بە قەولی فارسکوتنی شووری شتەکە دەرمەهێنا دروستە کاتی فەراغەتە کاتی بەتاڵیە وەلی دەبێت ئەومان لەبیر بێ کە ئەو کاتە بەتاڵیە زۆر جار بۆیە کە منداڵە مێشکی بڕێک هەسێتەوە بڕێک منداڵی بکە بڕێک خۆشی بگزارێنێ تا ئەوەی کە دیسانەکانێ نەفەسگیرێکی باش بکە کە لە ئەڤەڵی مێهرەبا دیسان دەرسەکەی دەست پێ بکە ئەمە وەک دەروونناسێک ناڵێن کە بۆ کاتی بەتاڵی منداڵەکەت بەرنامە نەبێ بەڵام ئەو بەرنامە ڕێژەیەن گۆش دەبێت بە پێی یاسا بێ بە پێی گونجاو بێ بە شرایەت و بە کەسایەتی منداڵەکەتان ئەگەر دەبینن منداڵەکەتان کەسایەتێکی زۆر بیشفعالی هەیە ئەگەر زۆری ئیجبار بکەن کلاسایەکی سەبتنیۆ بکەن کە دەبێت زۆر سرنج بداتێ زۆر جۆ بداتێ زۆر ساکت بێ لەسەر کلاسێ تۆ زوڵم لە منداڵەکەت دەکەی ئەگەر ئەو کلاسەی بۆی هەڵدەبژێری دوای سێ چوار جەلەسە چاولێکە پرسیاری لێ بکە بڵە کەسی من منداڵی من پێت خۆشە ئیدامەی بدەی پێت خۆشە درێژایی پێ بدەی ئەگەر کوتی نا پێم خۆش نییە واقعان دەزراگرا ئەو هەستەمە کە دەبێت بە زۆری هەربینێری بەداخەوە زۆر جار خوشکیمە برایمە دایک و بابیمە ئەمە تووشی هەڵە دەکا جوابی مەدەوە بینێرە جوابی مەدەوە منداڵە عەقڵی پێی ناشکێ بابا بۆی کەمە بزانین خۆشیمان لە شتێکدا خۆشیمان لێ نایە پێویست نیە کەمە واقع منداڵ بین یا گەورە ساڵ بین کاتێک دەزانی منداڵەکەت ئەلئان دەو کاتەدا دەو زەمانەدا حوسەلەی ئەو کلاسەینێ بە زۆری نارنەوەی سەر ئەو کلاسە نەتەنها هیچ فێر نابێ بەڵکە ئەنگۆ بەداخەوە کاری دەکەن کە منداڵە ئەوەندەی دیکەش لەو بابەتە زەزە دەکەن مەسەڵەن یەکێک لەو شتانە کلاسی زەبانە هەموو دەزانین کە زەبان زۆر کلاسێکی باشەوە بۆ داهاتووی علمی منداڵەکەمان زۆر پێویستە بەڵام دایک و بابە لە تەمەنێکی کەم کە هێستا شعوری ئەو منداڵە نەگەیشتە ڕادەیە کە بڵا ئەسڵ بزانێت کە باشی زەبان بۆ ئایەندە و داهاتووی چێ مە ئەوەندە بە زۆری پیلی منداڵە دەگرین بە زۆری دە کلاسی دەرسەکەی دەکەین بە زۆری دەیمێرینە کلاس زەبانەکە کە منداڵە دەگەورە ساڵیشدا ئەو ڕقەی کە لە منداڵی لێساز بوو هەر لە کلاسی زەبانی هەیە و ئەمە بەداخێکی زۆر گرانەوە شاید منداڵی مە ئێستعدادێکی زۆری شێبێ وەلی کوژاندومانەتەوە دوک دێنە سەر ئێستعدادی هونەری دەبێ وەک بزانین کە زۆر کەس هونەرمەند بە دنیا نەهاتۆ حسی هونەری حسێک کە دەبازە ئینسانێکدا هەیە دەبازێک دانێ تمشا دەکەی دایک و بابە هەر بە پێوەی کە مەسەلەن پێی خۆشە با سازێکی فێر بێ ساز فێربوون زەوقی دەوێت سەلیقەی دەوێت ئیستعدادی دەوێت ئەگەر منداڵی تۆ تێدا نەبێ نەتەنها هیچ فێر نابێ بەڵکە زەدەوە جاڕزیشی دەکەی ئیشەڵڵا حتمەن ئەگەر بیستان شتێک بێ بینابین ئەوتان لەبیر بە منداڵ دەبێ منداڵیش بکە و حەقی خۆیەتی بە هەمووی بە تەرخان نەکەین بۆ کلاسای جوور با جوور ئیشەڵڵا بە هومێدی وەی کە منداڵهایەکی باش پەروەردە دەکەن و لەبەر منداڵی خۆتان بحەسێنەوە تا بەرنامەیەکی دیکە هەمووتان بە خودای گەورە دەسپێرم خوداتان دەگەڵ